لە ساڵی نوێی خوێندنەوە وەزارەتی خوێندنی باڵا بۆ یەکەم جار سیستەمی وەرگرتنی زانکۆیی جێبەجێ دەکات. سیستەمەکە بریتە لە شێوازی تاقیکردنەوە و چاوپێکەوتن بە وەرگرتنی دەرچوانی پۆلی 12 ئامادەیی کە لە 102 بەشی زانستی لە زانکۆ حکومیەکان جێبەجێ دەکرێت. بەپێی ڕێنماییەکانیش خوێندن بەم سیستەمە کۆلێژەکانی کۆمەڵی پزیشکی و ئەندازیاری و بەشەکانی یاسا ناگرێتەوە. ئەم شێوازی وەرگرتنە بە شێوەی ڕاستەخۆ لە ڕێگەی تاقیکردنەوە و چاوپێکەوتن ئەنجام دەدرێتن بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان پیادە دەکرێتەوە بۆ یەکەم ساڵی شەب لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکەوە جگە لە نمرە پێوەری تاقیکردنەوە و چاوپێکەوتن کە لە 140 لەسرە خوێندکار بتوانێت لەو بەشەی کە ئارەزووی دەکەلی وەبگیرێتن. بەپێی سیستەمە نوێیەکە ڕێژەی 40% وەرگرتن لەسەر ئەنجامی ئەو تاقیکردنەوەیە دەبێت کە خوێندکارەکە ئەنجامی دەدات و 60% لەسەر کۆنمرەی پۆلی 12 ئامادەیی دەبێت. ئەو دەرچوانش کە بەم شێوازە نوێیە دەستنە زانکۆکانەوە تا 24 ئاب دەتوانن سەردانی بەشی تۆماری کۆلیژەکان بکەن و ناویان تۆمار بکەن. دەبێت لە یەک کۆلێژ پێشکەش بکات لەبەرەوەی تاقیکردنەوەکە هەمووی دەکەوێت یەک ڕۆژەوە ناتوانێت لە یەک کاتدا تەقدیمی چەند کۆلیژێک بکات. هەروەها شێوازی ئەوەی کە زان کۆلاینەکە ئەگەر لێرە ناوی دەرچوو قوتابی لە کاتی تاقیکردنەوە ناوەکەی بەرزەکرێتەوە بۆ زانکۆ لە زانکۆشەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا لەوێ ناوی لە زانکۆلای نەسڕێتەوە. دەرچوانی 12 ئامادەیی ساڵی 2015 بۆ 2016 کە کۆنمرەیان لە 60 زیاترە دەتوانن داواکاری پێشکەش بکەن بەو مەرجەی تەمەنیان لە 30 ساڵ زیاتر نەبێت. بە هەمان شێوە دەرچوانی 12 ئامادەیی ساڵی 2014 بۆ 2015 کە لە هیچ شوێنێک وەرنەگیراون و کۆنمرەیان لە 60 زیاترە دەتوانن داواکاری پێشکەش بکەن. ساڵانی پار و پێرار کاتێک کە تۆ زانکۆلاینت پڕ دەکردەوە دەبا ئەوەندە بەشەی پڕکەوە جا لەو بەشانە تۆ 100 بەشەکت پڕ دەکردەوە کەوا بەدڵت نەدەبوو جا گەرە بەشش بۆ بەهات باوە ئەوە بەڕاستی پاشە ڕۆژ دەفەوتە. من ئەم شێوازی ئەم ساڵم زۆر پێ باشە. دوای تەواوبوونی پرۆسەی پێشکەشکردن لە 28 ئاب تا 1 ئەیلول پرۆسەی تاقیکردنەوە چاوپێکەوتن لەگەڵ ئەو خوێندکارانە بەڕێوە دەچێت کە ناویان تۆمار کردووە و 18 ئەیلولیش ئەنجامە بەراییەکان ڕادەگەێنرێت. شیراز عەبدوڵڵا NRT هەولێر.